بەڕزان سەبارەت بە قەرەبووکردنەوەی بەشێک لەو خاوەنزەویانی کە زەویەکانیان بەر پرۆژەکانی وەبەرهێنان دەکەوێت و هەروەها چارەنووسی ئەو 20,000 یەکە نیشتەجێبوونەی کە بڕیار وایە بۆ کرێنشینان و کەم دەرامەتان دروست بکرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە و هەندێک پرسیاری دیکە سەبارەت بە پرۆژەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دەمەوێت گفتوگۆ بکەم لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان لە هەرێم کە ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت لە شاری هەولێرەوە. دکتۆر محەممەد شوکری سوپاس بۆ ئەم دەرفەتە. وەک دەستپێک و سەرەتا دەمەوێت بپرسم چۆن وەکەی قەرەبووی ئەو کەسانە دەکرێتەوە کە زەویەکانیان بەر پرۆژەکانی وەبەرهێنان دەکەوێت. سڵاوڕێز کاک سەرتیب، طبعاً بابەتی قەرەبووکردنەوەی خاوەن زەویەکانی ئەوەی دەکەونە بەر پرۆژەکانی وەبەرهێنان طبعاً پرۆسەکە بەردەوامە، بەڵام بەفعلی ئەوەی کە هەرێمی کوردستان لە مدەی چەند ساڵێک کە دووچاری قەیرانی دارایی بووە پرۆسەی ئیتفاکردنی زەوی ڕاگیراوە. طبعاً ئێمە هەمیشە وەکو دەستەی وەبەرهێنان داوامان کردووە کە ئەو پرۆسەیە بکرێتەوە و ئەو زەویانەی کە پێویستن بەردەست بخرێن بۆ وەبەرهێنان، ئەو زەویانەی کە لە ماوەیەکانی ڕابردووشدا قەرەبوویان بۆ ینی بەکارەتون و قەرەبوو نەکراون خاوەنەکانیان قەرەبوویان بدرێتەوە و طبعاً ئەم پرۆسەیە لە پرۆسەدایە و ئینشاءالله ئێمە لە هەوڵدانی ئەوە داین کە حکوومەتی هەرێمی کوردستان هەم ئەم بابەتە دەست پێ بکاتەوە، هەمیش قەرەبووی هاوڵاتیان قەرەبووی ئەو خەڵکانەی کە پشت لەسەری بوونە بە زووترین کات بکرێتن تاکو ئێمە بتوانین لە ماوەی داهاتوودا یعنی زیاتر پەرە بە وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بدەن، چونکە تا زەوی بەردەستی وەبەرهێنان نەبی ناتوانین نەخشەی وەبەرهێنان دروست بکرێتن. لە چەند کۆبوونەوەی ڕابردوو ئەنجومەنی باڵای وەبەرهێنان، کۆبوونەوەی جەنابی سەرۆک وەزیران لەگەڵ وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان ئەم بابەتە بە تێر و تەسەلی باز کراوە. ئینشاءالله هەنگاوەکانی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئاراستەیە دەبن کە بتوانێت هەم زەوی بەردەست بخوا، هەم پرۆسەی قەرەبووکردنەوە خێراتر بکە و ئەکتیڤتر بکە لەوەی کە ئێستا هەیە بۆ ئەوەی بتوانین زەویەکان بەردەست بکرێتن و ئێمەش وەکو وەبەرهێنان بتوانین سوودی لێر بگرین و پرۆسەی وەبەرهێنان زیاتر بەرەو پێش ببین لە هەرێمی کوردستاندا. کاک دکتۆر، میکانیزمی قەرەبووکردنەوەکە چۆنە؟ ینی بەرامبەر بە چەند لەو زەوی کە ئەو کەسە بەر پرۆژێکی وەبەرهێنان دەکەوێت لەکوێ زەوی وەردەگرێتەوە؟ ینی قەرەبووکە چۆن بە چ شێوازێک؟ بەپێی یاسا ئێمە زەوی بە حازری وەردەگرین. ئێمە ناچینە ناو وردەکاری پرۆسەی ئیتفاکردن و ئەوانە، چونکە پرۆسەکە لژنەیەکی باڵا هەیە، وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی شارەوانی تێدا بەشدارن، لژنەی 222 هەیە بە سەرپەرشتی ئەنجومەنی وەزیران ئەم بابەتەنە بڕیار لێ دەدرێتن، بەڵام ئێمە داواکارین بە زووترین کات ئەم پرۆسەیە ئەکتیڤ بکرێ و زەویەکان تەسلیمی وەبەرهێنان بکرێتن. ئەکیدیش ئینشاءالله ماوەی داهاتوودا گۆڕانکاری باش و بەرچاو لەو پرۆسەیە دروست دەبێتن و بە ئاراستەی ئەوەی کە زەوی باش و فراوان بدرێتەوە وەبەرهێنان تاکو نەخشەی وەبەرهێنانی لەسەر دروست بکرێتن و ئێمەش بچێنە ستافی ئەو وڵاتانەی کە نەخشەی وەبەرهێنانی مەزبوط ڕێکوپێکیان هەیە، ئێمەش ببێنە ئەو ناوچەیە کە ئێمە دەمانەوێ ناوچەیەکی جەزبی ئیستیسماراتی عالەمی بین لە داهاتوودا. باشە. کاک محەممەد شوکری، دەمەوێت لەسەر بابەتێکی دیکە قسە بکەین، ئەوەی کە بڕیار بوو 20,000 نیشتەجێبوون بۆ کەم دەرامەتان و کرێنشینان دروست بکرێەوە. بڕیارەکە بەو جۆرە بوو کە لە ماوەی 2 ساڵدا تەواو بکرێت. ئەم پرۆژەیە گەیشتوتە چی؟ بەپێی زانێریەکانی من تاکو ئێستا تەنانەت زەویش بۆ پرۆژەکە تەرخان نەکراوە. ئەم پرۆژەیە کەی جێبەجێ دەکرێت و ئەو 2 ساڵی کە جەنابتان و حکوومەتی هەرێم باسی کردووە لە کاتی خۆیدا تەواو دەکرێت؟ طبعاً ئەم بابەتە دروستکردنی 20,000 نیشتەجێبوون بۆ کەم دەرامەتان زایدن تەواوکردنی یەکە نیشتەجێبووە تەواو نەکراوەکانی وەزارەتی ئاوادانکردنەوە هەموو تقریبا یەک پاکێجە کە پێویستە لە دەستەی وەبەرهێنان لە ڕێگەی پرۆژەکانی وەبەرهێنان بودجەیان بۆ تەئمین بکرێتن. طبعاً پرۆسەی 20,000 یەکەیەکە لە زۆربەی شوێنەکان لە زۆربەی شارەکان زەویان بۆ تەرخان کراوە، بەڵام پرۆسەکە دوا کەوتووە لەبەر ئەوەی هەڵبژاردننی شێوازی جێبەجێکردن گۆڕانکاری بەسەردا هاتووە بۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێ خۆی لە ڕێگەی ینی بەڵێندەراتیەوە ئەم بابەتە جێبەجێ بکاتەوە و خۆی زەمانەتی قستەکانی هاوڵاتیان و پێشێکی هاوڵاتیان بکات تاکو ئەم بابەتە
قورسایی لەسەر خەڵک و لەسەر خەڵکی هەرێمی کوردستان دروست نەبێتن بە دڵنیایی لژنەی تایبەت بۆ ئەم پرۆسەیە لە ئیشکردندان و ئینشاءڵڵا لە ماوەیەکی نزیکدا لە هەموو شارەکان هەم پرۆسەی دەستپێکردن و هەم پرۆسەی جیاکردنەوەی زەویەکان لە هەندێک شوێن زەوی حاضرە لە هەندێک شوێنش پرۆسەی جیاکردنەوە و گۆڕینی ڕێگەزی زەویەکان لە هەندێکی لە سەوزاییە بەشێکی یان بەردەلانە یان کشت و کاڵیە ئەمانە دەبێ بکرێن نیشتەجێبوون هەرێکێک بە پێ ڕێکاری یاسایی خۆی تاکو بتوانرێ ئەم پرۆسەیە دەست پێ بکرێتون طبعا ئینشاءڵڵا بتوانین لەو ماوەیەکێ بووی دانراوە هەم دەست پێ بکەین و هەم کۆتایی ببینین بەلایانی کەم لە هەندێک ناوچە لە هەرێمی کوردستان دەست پێ بکەین و کۆتایی ببینین تاکو ئەم پرۆسەیە بەردەوام بچووکە ئەوەی کە ئێمە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمانی جەنابی سەرۆک وەزیران و ئەنجومەنی وەزیرانیش ئەم پرۆسەیەکی بەردەوام دەبی هەر ئەوەندە ئێمە دەستمان پێ کرد بەردەوام ئەم جۆرە شقانە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست دەکرێن و پێشکەشی هاوڵاتیان دەکرێت بە سعرێکی کەم بە قستێکی درێژخایەن تاکو خەڵکی هەرێمی کوردستان لێی مستەفید بن و زۆرترین خەڵکیش تێیدا مستەفید بێتن بە تایبەتی پێشمەرگەیە خێزانی شەهیدە خەڵکی کەم دەرامەتە خەڵکی کرنشینە ئەمانە هەمووی تایبەتمەندی خۆیان دەبی لەم پرۆسەیە. کاک دکتۆر بە هەر هاوپەیوەند بە قسەکانتەوە ینی ژمارەیەکی زۆر پرۆژەی نیشتەجێبوون هەیە و شوقەیەکی زۆر دروست کراوە بەڵام گلەی خەڵکی کوردستانەوەیە کە ئەم پرۆژانە بۆ خەڵکی کەم دەرامەتە تا بۆ خەڵکی ئاسمام ناوەندیش نین لەبەرەوەی نرخی یەکە نیشتەجێبوونەکان لە ئاستێکی زۆر باڵادایە و شێواز و میکانیزمی پێدانی پارەدانی ئەمێکە نیشتەجێبوونانە لە توانای کەسێکی ئاسایی فەرمانبەرێک سوزانم هاوڵاتێکی کاسبکاردا نییە ئەمە لە کاتێکا کە جەنابەت دەڵێی ئێمە هەوڵی ژەدەین شوقە و یەکەی نیشتەجێبوون بۆ خەڵک دروستکەین دەکرێت ڕوونکردنەوەی زیاتر بە هاوڵاتیان بدەی خەڵک دەڵێت بۆ ئەم زەویانەوە ئەم شوێنی نیشتەجێبوونانە لەلایەن حکوومەتەوە دەدرێت بە مۆبەرهێنەرانە دەبێ و بەرهێنەریش ڕەچاوی بار و گوزەرانی خەڵک بکایانی ئێوە هەوڵتان نەداوە فلتەرینێکتان هەبێت لەسەر ئەم پرۆژانە بۆی جارێکی تر ڕێکی بخەنەوە بە سیستەم و هەموو خەڵک بتوانێت لی سوودمەند بێت. ئێستا حالی حاضر کە ئەو پرۆژانەی جەنابی سەرۆک وەزیران بە پێی بڕیاری 582 ڕەزامەندی لە سەردەدا زۆربەی هەرە زۆری بە ئاراستەی قازانجی چین و توێژەکانی هەرێمی کوردستانە کە زۆربەی هەرە زۆریان فەرمانبەرن ئەوانەی کە دەتوانن بیکردن چونکە پێشتر عەقدێک کراوە لە بینی جهاتێکی محەدەد زایدەن و بەرهێنەرێک بەلەدیەش زەوی بۆ تەرخان کردووە حکوومەتی هەرێمی کوردستانیش داعمی دەکا بە شێوەیە کە ئەم پرۆژە نوێیانە زۆربەی دەکەونە خزمەتی فەرمانبەران و خەڵکی ئەوەی کە مامناوەندە لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوشدا ئێمە طبعاً لە هەموو کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کابینەی نوێمیش سەر و 230,000 یەکە مۆڵەتی پێدراوە بزەبت نیوەی ئەم عەدەدە یعنی ئەگە زیاتر نەبێ لە پرۆژەی لۆکۆست پێی دەڵێن کە بەشێکی زۆری هاوڵاتیان لە هەرێمی کوردستان دەتوانن تێدا سودمان بن ئێستاش لە 150 تریش ئەگەر کەمتر نەبی لە 150 ئەوانەی کە های کۆستن ئەمانش بەشێکی زۆری هاوڵاتیان لە هەرێمی کوردستان سوودیان لێوەرگرتووە ئێستا لە حالی حاضردا ینی پرۆژەکانی و بەرهێنانی سەکەنی ئەوەی کە لە هەموو پارێزگاکان هەیە بە تایبەتی لە گەرمیانە لە سلێمانیە لە هەولێرە لە دهوکە لە زاخۆیە ئەمانە نرخەکانیان لە ئاستێکی بەرزدانیە کە خەڵکێکی زۆر استیفادەی نەکا بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێکی تەرخان کراوە بۆ چین و توێژەکان تاکو چین و توێژی محەدەد لی سودمەند بن لە پاڵ ئەمانەشدا ئەو 20,000 یەکەیە دروست بووە تاکو ئەو خەڵکەی نەتوانی لەو 200,000 سودمەند بێ لەو 20,000 بتوانین تەسجیلی کە و قستی درێژخایان بدا ئێستا لە پرۆژەکانی و بەرهێنانی سەکەنی خۆمان کە ڕەزامەندی دراوە و ئێستا دەشتە باری جێبەجێکردن لە سلێمانیە یان لە هەولێرە یان لە دهوکە یان لە زاخۆیان لە گەرمیانە بەشێکی پرۆژەکان قستەکانی سەر و 12 ساڵ و 15 ساڵ و 16 ساڵە کە ئەمە ئاسانکاریە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئاسانکاریە بۆ فەرمانبەران و کاسبکارانیش کە دەتوانن ئەو قستەی کاک محەممەد هەندێک جار گرفت لە تۆتەڵی نرخی شوقەکە هەیە ڕاستە جەنابەت دەڵێ قستی درێژخایەنە بەڵام نرخی یەکەیەک لە سەروی تێچیۆکەوەیەتی ینی نرخەکان زیاترن لەوە کاکە سەرتیب بەمەرحەلە ئەمە تقریبان چارەسەری ینی چارەسەر کراوە بەردەوام نرخەکان دابەزێنراوە لەلایەن لژنەکانی خۆمان لە بەڕوبەرەتە گشتەکانی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان نرخی متری فرۆشتن دابەزێنراوە یعنی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو فەرقێک یەکجار زۆر لە دانای نرخ کراوە لە داهاتووشدا تەبعاً ئینشاءڵڵا لەگەڵ
لەگەڵ حاڵ و گوزەرانی خەڵک بە دڵنیایی نرخەکان بە شێوەیەک دادەنرێن کە خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان بتوانن سودمان بن لە پاڵ ئەوەشدا حکوومەت یاریمی کوردستان بەرنامەی ئەو خانە و شقانەی هەیە کە دەتوانێت بەس قستێکی درێژخایەن و بە سعرێکی کەمتر بداتە هاوڵاتیان تاکو باڵانس دروست بێ هەر کە جەنابی سەرۆک وەزیران فەرمانی کرد بەوەی ئەو 20,000 یەکەیە دروست بکرێ ئەو 9,000 یەکەی وەزارەتی ئەودا کرێتەوە بکرێت مەبەستی جەنابیان ئەوە بوو کە باڵانس دروست ببێ خەڵکی هەرێمی کوردستان لە داهاتوودا لە هەموو ئاستەکان لە هەموو ئاستە مەعیشەکان سود لە پرۆسەکە وەربگرن و لەگەڵ ئەوەشدا طبعاً ئێمە لەگەڵ وەزارەتە لایەنە پەیوەنددارەکان بە تایبەتی وەزارەتی شەهیدان وەزارەتەکانی تر خەریکی پرۆسەیەکی تایبەتین بۆ هەندێکچین و توێژی تایبەت شقا دروست بکرێتن تاکو یعنی حکوومەت بتوانی کەفالەت بکاتون و بتوانی زمانەتی سعرێکی باشتر بکاتون و خەڵک بە عام سوودی لێ وەربگرێتن. کەواتە دکتۆر دواپرسیار ینی بۆ جەنابەت لە پاڵ نرخ و هەموو ئەوانی کە باسمان کرد خەڵک گلەی و گرفتی لەگەڵ بابەتێکی دیکە هەیە مەسلەی نرخی تێچی خزمەتگوزاری لەنێو ئەم پرۆژان و نرخی ئاو و کارەبا و بەگشتی ئەمە چۆن هەوڵتان داوەڕێکی بخەن لە ماوەکانی ڕابردوو دەزانی ناڕزایەکی زۆر دروست بوو سەبارەت بە نرخی کارەبای نیشتیمانی لە مێکە نیشتە جێبوونانەوە لە پاڵەوە خزمەتگوزاریەکانی دیکە جیاوازێکی زۆر هەیە لە پرۆژەیەک بۆ پرۆژەیەکی دیکە لە شارێک بۆ شارێکی دیکە جارە دارە من نامەوێت ناوی پرۆژە بێنم بەڵام دەتوانم ینی پێت بڵم جیاوازەکان زۆرن بە ڕێژێکی بەرچاو ئەمە چۆن هەوڵ دراوە ڕێک بخرێت. طبعا ئەمە نرخی خزمەتگوزاریەکان هەمیشە دەستکاری دەکرێتن ئەمە ینی بە ئاراستەی کەمکردنەوە نەک زیادکردن تاکو تأثیر لە هاوڵاتیان نکاتن طبعا لە شارێک بۆ شارێک جیاوازە لە پرۆژەیەک بۆ پرۆژەیەک جیاوازە بەڵام دەستکاریکی زۆر باش لە نرخی خزمەتگوزاریەکان کراوە هێشتا خەریکین لەگەڵانە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتیش خۆی وەزارەتی شارەوانیە وەبەرهێنانە وەزارەتی کەهرەبایە هەموو ئەولانە پەیوەنددارانە لە کۆبوونەوەی بەردەوامدان تا بتوان خەدەماتەکان وەرگرن و فەرمانی چەند بڕیارێکی ئەنجومەنی باڵای وەبەرهێنانیش هەیە ئێستا لە نێوترین کوبوونەوەکانی خۆماندا داوامە لەلایەنە قەزاییەکانیش کردووە لە داواکاری گشتی بۆ ئایبێنە ناو کۆبوونەوەکان تاکو بتوانین ئەو باڵانسە ڕاگرین و یعنی خزمەتگوزاری باش بۆ هاوڵاتیان جێبەجێ کاک دکتۆر محەممەد بڕارێکتان دابوو لەسەر نرخی کارەبا کە ببێ بە 100 دینار دوایی دەنگۆیەکە بوو وتیانم بڕیارە جێبەجێ ناکرێ و دەگەڕێتەوە نرخەکەی پێشتر ینی دەکرێت پێم بڵێ ینی لە ناو قسەکانتان بزانم ئێستا چەندە نرخی کارەبا. ئێمە هیچ بڕیارێکمان سەبارەت بە نرخی کارەبانە داواتەنە بڕیاری پریپید ئەوەی کە پریپید دیارەکە دەڵێم ئێوە بەسم لە حکوومەتی وەزارەتی کە وڵای جواز حکوومەتی هەرێمە دەستەوە بەرهێنانی بەڵام لانی معنی وەزارەتی کەهرەبایە وەزارەتی کەهرەبا بڕیاری داوە دەڵێن و بە ئێمە شانگوتووە پێدا چۆنەوەک بۆ ئەوکارانم پێم دەڵێن بەڕێز دکتۆر محەممەد شوکری لە کۆبوونەوەکە بەشداری کردووە ئەو ڕۆژەی کە بڕیار درراوە لە نرخی کارەبا. نانە من بەشداریم نەکردو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران نەخێر بەشداری نانە بەشداریم نەکردووە من ئاگام لێ نییە من بڕیارێکی حاضرم دەی بۆم بێتن بۆ ئەوەی ئەم پرۆسەیە ئەوەی کە جەنابەت باز دەکەی هیچ بڕیارێکم بەدەست نەگەیشت کەواتە نرخی کارەبا بە پێشبینی جەنابەت وەک سەرۆکی دەسیەوە بەرهێنان عنی لەو نرخات جێگیر دەبێت لە 100 دیناریان پێشبینی دەکەیت بەرزتر بێ. ئێمە ڕوونکردنەوەمان بە وەزارەتی کارەبا و ئەنجومەنی وەزیران و فەرمانگەی هەماهەنگی بە دۆدا چۆنداوە کە ئەوەی ئێمە نامان لیان ناوە پرۆژەی های کۆست مەبەستمان ئەوە نییە کە ئەمانە هەمویان دەوڵەمەند لەوێ ژیان بەسەر دەبن مەبەستمان ئەوەیە کە های کۆست لەوەیە کە فەرق لە بینی لۆکۆست و های کۆست هەیە لە خەدەماتی ناو پرۆژە چکە پرۆژە لۆکۆستەکان خەدەماتەکانی بەشێکی لەسەر حکوومەتە پرۆژەی کە های کۆستە پرۆژەکە خەدەماتی لەسەر وەبەرهێنەرە بۆیە ئەو تەوزیحەمان پێداون تاکو جیاوازی بکەن لە دانای نرخی کارەبای نیشتیمانی بە شێوەیەک عەدالەتی تێدا جێبەجێ بکرێتن. بابەتی نرخ ئێمە پەیوەنددار نین کە چەندی دادەنرێتن. دیارە پرسیار و گفتوگۆ زۆر بوو بەڕێز دکتۆر محەممەد شوکری بەس پێم وابێت جەنابەت ئەرکێکت لە پێشە دەبێت بەجێمان بێڵی سپاس بۆ کاتی بە ئێمە دا سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە.